بێدەنجەکەی سەدر ئایا هێمنی بەر لە زریانە چی چاوەڕێی حکوومەتەکەی محەممەد شەیع سوودانی دەکات چۆن پۆستەکان دابەش دەکات و چی داوا کردووە یادگار دوای ساڵێک گرێکوێرەی پێکێنانی حکوومەتی نوێ بە هەڵبژاردننی لەتیب ڕەشید بۆ سەرۆک کۆمار و محەممەد شەیع سوودانی ڕاستپێردرا بۆ پێکێنانی حکوومەت ڕاستپاردنی محەممەد شەیع سوودانی لە کاتێکدایە کە پێشتر موقتەدا سەدر ڤیتۆیەکی توندی بەرامبەر هەبوو داوای دەکرد کە نابێت ئەو کاندید بکرێت بۆ سەرۆک وەزیران بەڵام دوای دەستنیشانکردنی بێدەنجی سەدریەکان ئەوە پرسیاری لای چاودێران دروست کردووە ئایا سەدر بە تەواوی پاشەکشەی کردووە یاخود چاوەڕێی دەرفەتێک دەکات بەوەی کە دووبارە ئەم حکوومەتە دووچاری شکست بکاتەوە هاوشێوەی ئەوەی کەوا لە خۆپیشاندانەکانی تشرین ڕوویدا کە حکوومەتی عێراق عادل عەبدولمەهدی ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد کە حکوومەتێکی کاتی دروست کرا چەند سەرچاوەیەکی نزیک لە سەدریش ڕایان گەیاندووە کە موقتەدا سەدر ماوەی 6 مانگ مۆڵەت دەدات بەم حکوومەتە ئەگەر هەنگاو بۆ چاکسازی و هەنگاو بۆ حکومڕانیەکی باشتر بنێت ئەوە قبوڵی دەکات ئەگەر نا فشارەکانی لە شەقام دەست پێ دەکات بە تایبەت ئەوەی کە ئەو پێشتر داوای کردووە کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بکرێت بەڵام چوارچێوەی هەماهەنگی وتیان بە حکوومەت پێک بێت ئینجابیر لە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە ساڵح محەممەد عێراقی وەزیرەکەی سەدر لە تویتێکدا ڕایگەیاند بەشداری لە حکوومەتی هاوپەیمانێتی میلیشیایی تاقیکراوە ناکەن و پێیان وایە تاقیکراوە تاقی ناکرێتەوە بە گوێرەی قسەکانی بێت ئەوانەی لەگەڵیان بوون و ئەوانەشی جیابوونەوە بەشداری لە حکوومەتی نوێی عێراق ناکەن ئەمەش پەیامێکی ڕوونە کە سەدریەکان لە داهاتوودا جوڵە لە دژی ئەم حکوومەتە دەست پێدەکەنەوە بە گوێرەی زانیاریەکان حکوومەتی نوێی عێراق لە 25 وەزارەت پێک دێت 13 بۆ شیعەکان 6 بۆ کورد 6 بۆ سوننەکان هەرسێ سیاسەتمەدار نووری مالیکی و هادی عامڕی و خەمیس خەنجەر داوای جێگری سەرۆک کۆمار دەکەن بەم پێیەش بێت ئەگەری ئەوە هەیە سەرۆک کۆمار سێ جێگری هەبێت هەروەها محەممەد شەیع سوودانی داوای لەلایەنەکان کردووە بۆ هەر پۆستی وەزیرێک سێ کاندید پێشکەش بکەن و ئەویش یەکێکیان هەڵبژێرێت هەروەها داواشی کردووە لە سێ وەزارەت کە وەزارەتی ئاوەدانکردنەوە و کارەبا و تەندروستیە دەستکراوە بێت بۆ ئەوەی کەوا خۆی سەرپەرشتیان بکات چونکە پێی وایە ئەم سێ بوارە پێویستی بە چاکسازی بنەڕەتی هەیە چاودێران پێیان وایە ئەم فۆرمەی پێکێنانی حکوومەت کە بە هەمان شێوە دابشکاری تائیفی بوو دووبارەکردنەوەی ئەزمونونەکانی پێشووتری حکوومەتی عێراقا کە لە 2003 بەڕێوە دەچێت بۆیە پێناچێت بتوانێت گۆڕانکاریەکی گەورە لە پرۆسەی سیاسی عێراقدا بە دوای خۆیدا بهێنێت.